ڕاگەیەندراوی تۆڕی میدیایی کۆمەڵ لە 126هەمین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و تێپەڕبوونی 126 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ژمارەی ڕۆژنامەی کوردستان، پیرۆزبایی و ماندوونەبوون لە ڕۆژنامەنووسان و میدیاکارانی کوردستان دەکەین. بەو هیوای ئەم یادە پیرۆزە ببێتە وێستگەیەکی گەشاوە و وەرچەرخانێکی نەوعی لە ئەزموونی کاری ڕۆژنامەوانی کوردستاندا. هەر بەم بۆنەوە بە پێویستی دەزانین هەڵوەستە لەسەر چەند پرس و بابەتێکی پەیوەست بە ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان بکەین. یەکەم، لەم قۆناغەدا ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان لە هەر قۆناغێکی دیکە زیاتر پێویستیان بە جێبەجێکردنی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریە کە بەداخەوە تاوەکو ئێستاش ئەم یاسایە وەک پێویست جێبەجێ نەکراوە. بەو هۆیەوە ڕۆژنامەنووسان لە زۆرێک لە ماف و ئاسانکاریە پیشەیی و وەزیفیەکانیان بێبەشن. دووەم، تاوەکو ئێستاش ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان بەهۆی پیشەکەیەوە باز دەدات و دووچاری هەڕەشە و دەستگیرکردن و تەنگ پێ هەڵچنین دەبێتەوە. بە تایبەت میدیاکار و ڕۆژنامەنووسانی دەرەوەی میدیای نزیک لە دەسەڵات. بۆ ئەمەش ئێمە لە تۆڕی میدیایی کۆمەڵ دەیان نمونەی زیندوومان دۆکۆمنت کردووە کە تیایاندا تیمەکانمان ڕوبەڕووی هەڕەشە و ڕێگری و پێشێلکردنی مافە پیشەیەکانیان بوونەتەوە، تەنیا لەبەرەوەی ئەرکی پیشەیی خۆیان بەجێگەیاندووە و ڕوودا و زانیاریان بەڕای گشتی گەیاندووە. گرفتێکی دیکەی بەردەم میدیا و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان قۆرەخکردنی هەواڵ و زانیاری ڕۆژنامەوانیە بۆ دەستگا و میدیای دیاریکراو، یاخود هەڵاواردنی بەشێک لە میدیاکان و ئاسانکاری بۆیان لەسەر بنەمای وەلایان بۆ دەسەڵات کە ئەم دیاردەیەش دیسان پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەریە و دام و دەستگا فەرمیەکان دەخاتە بەردەم بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی بەرامبەر ڕۆژنامەنووسان. چوارەم، نەبوونی هیچ پێوەر و ڕێنماییەک کە ئەرک و مافی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان دەستنیشان بکات. یەکێکی دیکەیە لەو نادادی و گرفتانەی ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە. بۆ ئەمەش پێویستە لایەنی تایبەتمەند بەڕێکارێک ئەم گرفتە چارەسەر بکات و جیاوازی نامەنتیقی لە ئەرک و ماف و موچەی میدیاکار و ڕۆژنامەنووس لە میدیا و دەستگا ڕۆژنامەوانیەکاندا نەهێڵێت. لە کۆتاییدا دووبارە پیرۆزبایی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە میدیاکار و ڕۆژنامەنووسان دەکەین و سووربوونی خۆمان لەسەر داکۆکی لە ئازادی ڕۆژنامەگەری و دابینکردنی تەواوی مافەکان بۆ ڕۆژنامەنووسان نوێ دەکەینەوە. ومێدەوارین ساڵی نوێی کارکردن بۆ ئەم توێژە گرنگەی کۆمەڵگە ساڵی پڕبەرهەم بێت. هەمان کات کۆتایی بۆ پێشێلکاریانەش بێنرێت کە بەرامبەریان دەکرێت. تاکوکایی ڕۆژنامەگەری وەکو دەسەڵاتی چوارەم پێگەی خۆی بۆ بگەڕێتەوە و بتوانێت بە باشترین شێوە ئەرک و بەرپرسیارەتی نیشتیمانی خۆی بەجێ بهێنێت. تۆڕی میدیایی کۆمەڵ 22 نیسانی 2024